طبعا ئێمە لەبەرەوە نزیکە بینەوە لە وادەی هەڵبژاردنەکان و تاکو ئێستەیش ئومێدێک بەدی ناکرێ بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەڵام لەگەڵەوەدا ئەگەر لایەنە سیاسیەکان ئەوانەی کە فراکسیۆنەکانیان ئەندامی زۆرە لە پەرلەمانی کوردستان واتە پێنج لایەنەکە بتوانن بکەونە گفتوگۆیەکی چڕوبڕ دەتوانن تەواو پەرلەمان کارەکەنەوە شێوازێک پەرلەمان کارا بکرێتەوە دوو لایەن سێ لایەن ئەمانە بەڕاستی بە تەسەوری ئێمە ئەمە هەر کەسێ بیر لەوە بکاتەوە واتە هەر لایەنێک بەشدار بێ بە شێوازێکی وا پەرلەمان کاراکرێتەوە کە بەرنامەیەکی دیاریکراوی هەبێ دووسێ خاڵ بێ و بۆ مەبەستێ کاراکرێتەوە و بە شێوازێک بێ کە هاودەنگی لەسەر نەبێت لە نێو پەرلەمانی کوردستانە ئێمە شۆک و بەشێک کە یەکێ لە ئەندامانی سەرۆکایەتی این کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئەو کات پێمان وایە ئەوانەی کە بەشدار دەبن هاوبەش دەبن لە هەمان بڕیاری لە کارخستنی پەرلەمان و ئەو کاراکردنەوەیش وەکو عیبەیەکی لێ دێ کەوانەی تێیدا بەشدار دەبن بەشدارن لەو عیبە بەم شێوازەی ئێستا کە پەرلەمان پەکخراوە کارا ناکرێتەوە ئابم شێوازەی ئێستا واتە بە ڕەد و ڕەتفعل بەکار و کاردانەوە لە نێوان لایەنە سیاسەکانە و بە تایبەتی ژێڵم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی کەشە پەرلەمان کارە ناکرێتەوە. ئەم دەستی سەرۆکایەتی پەرلەمان هیچ پێشێرکاریەکی یاسایی نەکردووە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لای نەداوە مودە یاساییەکەی تەواو نەبووە هیچ هۆکارێک نییە بۆ گۆڕینی ئەم دەستەی سەرۆکایەتیە لە حالی حازر و ئەگەر پێشتیش قسەیەک کرابێ ئەو کاتە بوو کە کاک مەسعود پامێکی بڵاو کردەوە کە ئامادەیی نیشاندا خۆی و حیزبەکەی گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتیەکە بکەن ئیتر ئێمە پێشوازیمان لە شاندەکەی پارتی کرد و وتمان با هەومان بەیەکەوە ئەگەر چی سەرۆکایەتی پەرلەمان وە سەرۆشی پەرلەمان هیچ پێشێرکاریەکی یاسایی لادان لە عورفی یاسایی لە ڕێساکان لە پەیڕەوی ناوخۆی نەکردووە بەڵام ئەو دەست پێشکەری کاک مەسعود و ئەو پەیامی کاک مەسعود ئێمە پێشوازیمان لێ کرد بۆ ئەوەی گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان بکەین ئەو کاتە ئامادەیمان نیشاندا لازال ئەیانەوێ هێزێکی سیاسی پەراوێز بخرێ و مەجبوری هێزێکی تر بکەن بۆی ڕێکەوتی لەگەڵا بکە لازال و ئەمەش ترازانی زیاتر دروستەکە ئارامی دروست ناکە نەبەست لێمانی نەبوو هەرێمی ئەمەی کە ڕوویاوە بەڕاستی بیدعەیەکی سیاسی گەورەیە لە تەواوی دنیا وێنەی نییە کە حیزبێک یا حکوومەتێک پەرلەمانەکەی لە کار بخە و هیواداری نەما ڕووداوێک بە هەرگیز لە کوردستان دووبارە نەبێتەوە بشتوانین زوو ئەو ئاساوارانەی یاڵن ئەو جێکەوتانەی کە ئەو بێمتمانەیی کە دروستی کردووە و ئەو هێمنە حیزبی کە دروستی کردووە و ئەو ڕاڕایی و بارە دەرونیە ناسازەی کە بۆ هاوڵاتیانی دروست کردووە ئەمە کۆتایی پێبێت